ساسان موئەیەدی فۆتۆگرافەری بەناوبانگی ئێرانی لە تەمەنی 17 ساڵیەوە دەستی بە کاری فۆتۆگرافی کردووە. زۆربەی جەنگەکانی بە فۆتۆ دۆکۆمنت کردووە. ماوەی 8 ساڵ فۆتۆگرافەری هاشمی ڕەفسەنجانی بوو. دایان بابەتی کۆمەڵایەتی لە ناوچە کوردیەکان بە فۆتۆ تۆمار کردووە. چەندین بابەتی دۆکۆمنتاری لە ڕوودا و بڵاو کراونەتەوە. لەم دۆکۆمنتاریەدا باسی ژیانی کوڕ و کچێکی کورد دەکات. ئەمە چیرۆکێکی ئەڤینداریە، چیرۆکی عەشقی سەڵاح سەعیدپور لەدایکبووی 1986 و سروانینی لەدایکبووی 1990. سەڵاح سەعیدپور لەگەڵ خێزانەکەی لە مەریوان دەژی. ساڵی 80 لە سەیرانێکی خێزانیدا لە نزیک سنووری باشماخ مینێکی پێدا دەتەقێتەوە. هەردوو دەستی لە مەچەکەەوە دەپەڕێ و هەردوو چاوی سەداسەد نابینا دەبن. چەندین جار نەشتەرگەری بۆ ڕوخساری کراوە، بەڵام کاتێک لە نزیکەوە سەری ڕوخساری دەکەی شوێنەواری تەقینەوە کە بە تەواوی بەدەم و چاویەوە دیارە. هێشتا مینی زۆر لە ناوچەکانی شەڕماوەتەوە، بەتایبەت ناوچەی سنووری و شاخاویەکان. هەتا وەکو ئێستاش مینەکانی شەڕی ئێران عێراق ساڵانە 5 بۆ 10 قوربانی لێ دەکەوێتەوە. ئەمەش بەردەوام. سەڵاح مناڵ بوو کاتێک ئەم ڕووداوای بەسەردەهات. بە کەمەندان بوونەکەی ڕاهات بوو. براکانی هاوکاریان دەکرد بۆ ئەوەی بەسەر کەم ئەندامەکەیدا زاڵ بێت. براکانی سەڵاحیان لە سەر وەرزشی ڕاکردن ڕایان. سەڵاح لە چەندین پاڵەوانێتی نێوخۆی ئێران سەرکەوتنی بەدەستێنا و چەندین مەدالیای بەدەستێنا. لە ساڵی 2013 کاتێک شانۆی سەرشەقام لە مەریوان بەڕێوە دەچێت، لەشکی سروە دەکەوێتە سەردەم و چاوی سەڵاح. ئەویش لەچکەکە دەداتەوە سروە و دەڵێ خانم ئەمە لەشکی تۆیە. سروە دەزانێت کە سەڵاح کەمەندامە و هەردوو دەستی نییە، بەڵام نازانێت چاوەکانی نابینە. لەوێ پەیوەندیەکی قوڵی خۆشەویستی دروست دەبێت. ئەگەرچی خانەوادەی هەردوو لە ناڕازی دەبن، بەڵام دوای 3 ساڵ ئەم دوانە پێک گەشتن و زەماوەندیان ئەنجامدا. سەرەتای دۆزینەوەی کێسی سەڵاحم لە ڕێگەی هاوڕێیەکمەوە بوو. کاتێک کە چوومە ماڵیان، براکانیم بینی، دایک و باوکیم بینی، گڕوتینی سەڵاحم بینی. زۆر سەرنجی ڕاکێشام. لەگەڵ سەڵاح و خانەوادەکەی ڕێکەوتم کە کارێکی لەسەر بکەم. بەداخەوە نەمتوانی لە کاتی زەماوەندەکەیان لەوێ ئامادە بم، چکە و کاتە لە کوردستانی عێراق بووم. گەرمەی شەڕی داعش بوو. خەریکی دۆکیۆمەنتاریەک بووم لەسەر کورد لە ڕوبەڕووبوونەوەی داعش. 3 مانگ دوای زەماوەندەکەیان دەستم بە پرۆژەکەم کردەوە.
4 ساڵە لەسەر چیرۆکی ئەوینداری سەلاح و سروە کار دەکەم. ئەوان لە مەریوانن، منیش لە تارانم. ساڵانە 3 بۆ 4 جار دەچمە مەریوان بۆ وێنەگرتنی سەلاح و سروە. سەرەتا وێنەگرتن بۆ سروە زەحمەت بوو، بەڵام ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ کامێراکەم ڕاهات. ساڵی دووەم کامێراکەم بووە شتێکی ئاسایی، بۆیە توانیم وێنەی باشتر بگرم. ئەمە چیرۆکی عەشقی کچێکە کە هاوتەمەنی کچە تاقانەکەی منە. من کچێکم هەیە هەموو ژیانمە. زۆر جار خۆم لە جێی باوکی سروەدانا. کەم کەس بە عەشقی ئەم دوانە دەزانێت، بەڵام من لەگەڵیان ژیاوم، هەست بەم ئەڤینداریە دەکەم. ئەوان عەشقی یەکدین، بەڕاستی ئەوان هۆگری یەکدین. سەلاح بە هاوکاری سروە درێژەی بە خوێندنەکەیدا و بە کالۆریۆسی لە مافناسی وەرگرت. ئەمە وێنەی سەلاحە لە کاتی تاقیکردنەوە. لەبەرەوەی هیچ پەرتووکێکی بەدەنگ تۆمار نەکرابووم، سروە کتێبەکانی بۆ دەخوێندەوە، بۆی شی دەکردەوە. ئەمە سەلاحی سەرکەوتوو کرد تاوەکو ئەم بڕوانامەیە بەدەست بێنێ. سەلاح 5 ساڵ پێش ئێستا وازی لە وەرزشی ڕاکردن هێنا. لە ڕاکردندا ئەوەندە خێرا بوو، ئەو کەسەی وەکو چاوساق لەگەڵی بوو نەیدەتوانی بە خێرایی ئەو ڕابکە. بۆی زۆر جار لە هێڵەکەدا لای دەدا و خۆی بە پەرژینەکەدا دەکێشە. لەبەرەوەی هیچ چاوساغێک نەبوو بگاتە خێرایەکەی ئەو، بۆیە وازی لە وەرزشی ڕاکردن هێنا. دوایەوە سەلاح ڕووی لە وەرزشی مەلەکردن کرد. بەم کەم ئەندامی و کەمی ئیمکانیاتی شارێکی بچووکی سنووری بۆ وەرزش، سەلاح مەدالیا لە دوای مەدالیا دەباتەوە. لە ساڵی 2019 سەلاح 3 مێدالیای زێڕ و مێدالیایەکی زیوی بردەوە لە پاڵەوانیەتی نابیناکان لە مەشهد. هەتا ساڵێک پێشێستا سم دەکرد سەلاح کەمێک بینایی هەیە، نەمدەزانی چاوەکانی لە 100% دەرێنراوە، چکە هیچ کاتێک نەمبینی سەلاح گۆچان بەکاربێنێ. لە هەموو ژیانیا وێنەم گرتووم. کاتێک لە شەقامەکاندا پێکەوە دەڕۆشتن، ڕێگەی ڕۆشتن و جوڵەکانیان سەرنجی مرۆڤی ڕادەکێشە. دوو هاوژینی زۆر بەختەوەر بوو. هەرگیز نەمبینی سەلاح لە چاڵ و کۆس بوو بەرزی و نزمی ڕێگاکاندا تووشی کێشە بێت. بە جوانی تێدەپەڕی. پرسیارێکم لا دروست بوو کە ئایا کەمێک بینایی هەیە یاخود نە. جارێک پرسیارم لێ کرد، ڕووداوێکی سەیرم ویست. زۆر خەمبار بووم، چکە چاوەکانیان دەرهێنا بوون و کە لاشوشە لە نێو چاوەکانی دانرا بوو، بەڵام
سەلاح هەستی بۆنکردنی هێندە بەهێزە هاوکاری دەکات لە جیاتی بینی. ئەوەی زۆری شاوکاری دەکات خۆشەویستی سروەیە. جارێکیان پێم گوت تەکنەلۆژیا زۆر پێشکەوتووە. بۆ چاوت ناچینەوە؟ ئەگەر چاوت بچێنیەوە بۆ یەکەم جار سروە ببینی چی دەڵێ؟ زۆر بەڕاشکاوانە پێی گوتم مامە من لە تۆ باشتر سروە دەبینم. پێت بڵێ مەمڕۆ چۆن پرچی بەسوە؟ ڕەنگی بلوزەکەی چۆنە؟ پانتۆڵەکەی چ ڕەنگێکە؟ یا لە چەکەی چۆنە؟ پێت بڵێم ڕوومەتی زیبکەیەکی لێ دەرهاتووە؟ گوتی من پێویستم بە چاو نییە. چاوەکانی سروە هی هەردووکمانن. من سروە زۆر بەباشی دەبینم. بەڕاستی سەلاح و سروە دووە ڤیندارن لە لای من بوونەتە ئەفسانە. ئەو کچانی لە ساڵانی هەفتای هەتاوی کە دەکاتە نەوە دیزاین لێدایک بوونە کچانی پڕوزەن ئەوانە هێشتاکان کەمێک ستەم لێکراون بەردەوام بێدەنگن. سروە لەنەوەی هەفتاکانی هەتاویە. هیچ کەم و کوڕیەک لە ژیانی نابینی هەست بە کەمەندامی سەلاح ناکەی. سروە پڕە لە وزە، حەزی بە سێڵفی گرتنە، حەزی لە گەشت و سەیرانە. ئەم دووە ڤیندارە هەموو ئێران گەڕاون. من چەند گەشتێکم لەگەڵیان کردووە. سەلاح پێی دەگوتم مامە حافزیە زۆر جوانە، ئەوێت بینی؟ بنمیچەکەت بینی؟ زۆر جار پرسیارم نادروستەوێت کە بڵێم سەلاح تۆ چۆن ئەوانت بینی؟ بەڵام ناپرسم چونکە هەر شتێک سروە بیبینێ لە مێشکی سەلاح تۆمار دەبێ، بۆیە پێویستی بە چاو نییە. ئەوەی زۆر سەرنجڕاکێشە سروە بڕوانامەی مەلەوانی فریاگوزاری وەرگرتووە. ئەندامی ئەنجومەنی فریاگوزاری کایاکە لە دەریاشەی زرێبار. یەکێک لە شاکارەکانیانەوەیە کە لە نێوەڕاستی مانگی گوڵانەوە تاوەکو کۆتایی هاوین پێکەوە مەلە دەکات. لە مەریوان شوێنێکی شوشتنی ئۆتۆمبیلیان هەیە پێکەوە کار دەکەن. ئەو ئاژەڵانەش ڕادەگرن کە بریندارن یاخود فرێدراون. هەفتەی جارێک خواردنی ئەم ئاژەڵانە دابین دەکەن. لە هەموو بۆنەوە و ڕێوڕسمە کۆمەڵایەتیەکاندا بەشداری دەکەن. کاتێک بەهۆی ئاگرەوە ژینگە پارێزەکانی دارستانەکانی مەریوان سووتان و گیانیان لەدەستا، سەلاح ژمارەیەک مەدالیای خۆی پێشکەش بە هاوژینی یەکێک لە ژینگە پارێزەکان کردبوو. ئەو کاری زۆر جوان بوو، زۆر لەلام بە نرخ بوو. سەلاح و سروە کامپەینێکیان ڕاگەیان بۆ کۆکردنەوەی خۆنکەشگەرە لە کەناراوەکانی دەریاچەی زرێبار. هەموو خۆنکەشگەرەکانیان لە دەبەی ئاو کرد بۆ ئەوەی من وێنەیان بگرم. هەموو ساڵێک دەچنە دارستانەکانی مەریوان و بەڕوو دەچێنن. ساڵانە لانی کەم 100 بەڕوو دەچێنن. جارێکیان سەلاح و سروە بە پایسکلێکی دووکەسی وەک باڵیۆزی ئاشتی لە ساڵیادی کیمیابەرانی هەڵەبجەدا
لە مەریوانەوە چوون هەڵەبجە. ئەو کارەیان زۆر جوان بوو، هەتاوەکو ئێستاش ئەو پایسکلیان ماوە. تەلەفۆنیان بۆ کردم کە دایانەوێت لە کوردستانی عێراق بە پایسکل بچنە کوردستانی تورکیا و لەوێشەوە بچنە کوردستانی سووریا بە ناوی پاڵدۆزی هەشتی. من و سەڵاح و سروە بە جۆرێک هۆگریەک بووین، بەردەوام پەیوەندی بێکەوە دەکەین. هەفتەی جارێک بەلانیکەم پەیوەندیمان هەیە. سەڵاح و سروە ئیدی ئەندامی خێزانەکەیمان. زۆر جار بە منیان بۆ تۆ چەند وێنە دەوێت بۆ ئەلبومەت، ئێمە ئامادەین. جارێکیان لە گەورەترین کۆنفرانسی وێنەگرانی ئێران بەشدار بوو. سەبارەت بە بۆچوونی کەسیم لەسەر سەڵاح و سروە قسەم کرد. لەسەر داتاشۆ وێنەکانیانم پیشاندان. سەڵاح و سروەش لەوێ بوون، خەڵکێکی زۆریش ئامادە بوو. داوایان لێکردم بۆ فێستیڤاڵەکانی بنێرم، بەڵام وێنەکانم پەرتۆ بڵاو بوون. جارێکیان چەند وێنەیەکم بە کتێبخانەی گشتی شاری گۆتنبەرگی سوێدیدان بە ڕاپۆرتە وێنەیەک بە ناونیشانی ڕۆژهەڵاتی ناوینی جۆن بڵاویان کردەوە. تەنیا 7 وێنەی سەڵاح و سروە نرد. پێشوازیکی بێوێنەی هەبوو. چەند جارێک ئیمەیڵم بۆ هات کە پێشانگایەک لەوێ بکەمەوە، پێشانگاکەم ببمە ئەوێ، بەڵام وەڵامم نەدانەوە کە هێشتا ئەلبومەکەم تەواو نەبووە. بۆیە ئەم پرۆژێم تاوەکو بتوانم کامێرە بەدەستەکان بگرم بەردەوام دەبم لە وێنەگرتنیان. بەڕاستی شانازی بە وێنەکانی سەڵاح و سروە دەکەم، چونکە هەستی ژیانێکی پاک لە وێنەکانیان دەبینم. ئەم ئەلبومەم لە وەرکشۆپێکدا پیشاندا، لە وەرکشۆپەکە منیان بارتێست ناساندبوو. لە کاتی پیشاندانی وێنەکان کچێکی ئامادەبوون بینی خەریک بوو دەگریا. دوایەوە کە دانیشتنەکە تەواو بوو هاتە لام و پێیگوتم من قەدری ئەو شتانم نەگرت کە هەم بوو. قەدری ئەڤینداری و ئەو عەشقەی هەم بوو نەمزانی. هەر بەردەوام بوو لە گریا. لە کچەکەم پرسی بۆچی گریای. گوتی من لە ژیانم زۆر بە ئاسانی لە کیسە خۆمدا، چونکە لێبوردەی و فیداکاریم نەبوو. لەم ئەلبومەدا لە خۆبردووی سروەم بینی بە ئاگاهاتمەوە. لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا پەیوەندیمان هەبوو. هەر کاتێک وێنەیەکی سەڵاح و سروەم دادەنا دەیگوت ئەوانە هیوا بەخشی منن، واتە چیرۆکە ڤینەکەی سەڵاح و سروە توانیوێتی کاریگەر بێت. باوکی سەڵاح یەکێکە لە پیاوە بڕوادارەکانی ناوچەی مەریوان. دایک و باوکی زۆر شیرینن، خێزانێکی باشن. خێزانەکەی سروەش هەمویان دەناسم، تەنیا نەمتوانیوە باوکی ببینم. ڕۆژێک لە ماڵی باوکی سەڵاح بووم، تفەنگەکانی دەرهێنا و دەستی کرد بەگریان. گوتم حاجیەوە بۆ دەگری؟ گوتی ساسان من ڕاوچی بووم، هێندا ئەژەڵی بێتاوانم ڕاو کردووە، هەستەکەم بۆیە کوڕەکەم وەرگێنێتەوە. سەڵاح لە دانیشتنە کۆمەڵایەتیەکاندا زۆر کەیف خۆشە. هیچ کاتێک ناوی یەکێکیان بە تەنیا نانووسرێ، بەردەوام دەنووسرێ سەڵاح و سروە. ئەوان دەیانوێت بە وەرزش بە ژیانێکی باشتر بگەن. ئەوان بۆ دنیایان سەرماندووە کە لە هەموو بارودۆخێکدا مرۆڤ دەتوانێت عاشق بێ و ببێتە نمونە بۆ هەموو دنیا. سەڵاح زۆر حەزی لە ئەسپە، پێشەوەی بەرمین بکەوێ عاشقی ئەسپ بوو. زۆر جار لەبارەی ئەسپ قسەمان کردووە. جارێکیان گوتی مامە حەزم لە ئەسپێکی باشە بۆ سواری. هەما هەنگیمان کرد، ئەوان هاتنە تاران، پێکەوە چوین بۆ گومبەت شارێکە لە باکووری ئێران. لەوێ میوانی کەسێک بووین، کەسێ ئەسپی هەبوو. سەڵاح حەزی بە ئەسپەکان نەبوو، چکە سەرکێش بوون. چوینیانە ئەسپ سواری لەگەڵ برادرێک قسەمان کرد. سەڵاح دەستی خستە سەر پشتی ئەسپێک. گوتی مامە دەبێت داواکەی سواری ئەسپە بم. خاوەنەکەی گوتی ئەم ئەسپە زۆر سەرکێشە. سوار چاکەکەی خۆشی خستوەتە خوارەوە. ئەم کوڕەش نابینایە، دەستیشی تەواو نییە. ئەگەر تۆ بەرپرسیارەتی هەڵدەگری من ئەسپەکەتان دەدەم. سەڵاح چۆ لای ئەسپەکە، کاتێک گەشتە لای ئەسپەکە هێور بووەوە. سواری سەرپشتی ئەسپەکە بوو، پیاسەیەکی پێکرد بەبێ ئەوەی هیچ ڕووبدا.
مانگی ڕەشەمێ داوایان لێکردم بلا گەلەریە بوێنەکانی سەڵاح و سروە نمایش بکەم. زۆر بیرم لێکردەوە کە چیرۆکی سەڵاح و سروە زۆر لەوە زیاترە لە گەلەریەکدا جێبێتەوە، چکە پرۆژەیەکی زۆر فراوانە. کچێکی پڕوزە یارمەتی سەڵاح دەدات. ئەو یەمانە عاشقی سروشتین، لە زۆر شوێن لە گەشتەکانما سروە دەوەسێ و سەڵاح بە مۆبایلەکەی وێنەی دەگرێت. دەبێ خۆتان ببینن وێنەکانی وەک پۆرترێتەکانی ئەلبومەکەم دەبینن. پێم خۆشە ئەم ئەلبومە جگەلەوەی لەسەر دیوارەکان نمایش بکرێتە کتێبێکیش، لەوانەیە ئەوە ببێتەوەی ئەوەی ببێتە شاکارێکی جیهان. لە هەر چواروەرزدا وێنەی سەڵاح و سروەم گرتووە، چوومەتە ناو ژیانی تایبەتیان. دوایەوەی ئەمانە زەماوەندیان کرد باوکی سەڵاح لە ماڵەکەیدا شوێنێکی بۆ دروست کردوم تا ڕادەیەک دەتوانم بڵێم ماڵیان گەورەیە، ژوورێک و هۆڵێک و چێشتخانەیەک و گەرماوە و دەستێکی بۆ جاکردوونەتەوە. من چوومە ماڵە تایبەتەکەیان، ئەوەندە متمانە لە نێوانماندا هەبوو ڕێگەیان پێدام تاوەکو ئێستا کەس نەچۆتە ماڵە تایبەتەکەیەوان جێ لە من. هیواخوازم ئەم هاوژینە گەنجانە هەموو شتێک ئاوا بێ کە دڵخوازیانە، هەرچیان دەوێت بەدەستی بێنن. هیوادارم ئەم ئەلبومەی من ئەو پەیامە بگەێنێت بۆەوەی جیهان بە ئاگا بێتەوە و ئیدی واز دەشەڕبێنە، مینەکان هەڵ بگرنەوە و ژیان پڕ بکەن لە ئاشتی و خۆشەویستی. هیوادارم خۆشەویستی بکەوێتە نێو خەڵک و سنوورەکان هەڵبگرنەوە بۆەوەی جیهانێکی بێسنوورمان هەبێ بۆ ژیانێکی خۆش. ئاواتی ژیانێکی خۆش بۆ سەڵاح و سروە دەخوازم، ئاشتی بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەخوازم، ئاواتەخوازم ژیانێکی پڕ خۆشەویستی و ئارامی بۆ منداڵەکانمان دروست بێ کە بە عاشق و ئاشتیەوە بژین.